بسم الله الرحمن الرحيم. لله ما في السماوات والأرض إن الله هو الغني الحميد. ولو أن ما في الأرض من شجرة أقلام والبحر يمده من بعده 7 أبحر ما نفدت كلمات الله إن الله عزيز حكيم. ما خلقكم ولا بعثكم إلا كنفس واحدة إن الله سميع بصير. ألم تر أن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري إلى أجل مسمى كل يجري إلى أجل مسمى وأن الله بما تعملون خبير. ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه الباطل وأن الله هو العلي الكبير. ألم تر أن الفلك تجري في البحر بنعمة الله ليريكم من آياته إن في ذلك لآيات لكل صبار شكور. وإذا غشيهم موج كالظلل دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر فمنهم مقتصد دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر فمنهم مقتصد وما يجحد بآياتنا إلا كل ختار كفور. يا أيها الناس اتقوا ربكم واخشوا يوما لا يجزي والد عن ولده ولا مولود هو جاز عن والده شيئا إن وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا
فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم أعتق رقابنا ورقاب آبائنا من النار. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وتراويحنا وسائر أعمالنا يا أرحم الراحمين. يا رب العالمين، قلت وقولك الحق: ادعوني أستجب لكم، نرفع إليك أكف الضراعة فلا تردها يا أرحم الراحمين. اللهم عافنا واعف عنا، وعلى طاعتك أعنا، وإلى غيرك لا تكلنا، وعلى الإيمان والإسلام الكاملين جمعا توفنا وأنت راض عنا غير غضبان. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا. زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا وارفع به درجاتنا يا رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. بینەران و خۆشەویستان و عزیزانمان، بیسەرانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. داواکارم لە خوای تەعالا تاعەت و عیبادەت و پەرستش و ڕۆژوو نوێژ و تەراویح و شەو نوێژی ئەم مانگە پیرۆزەی لێ قبول کردبین ئینشاء الله، و بیکات بە توێشوی قیامەتمان و لە دەرگای ڕەیانەوە کە وعدی فەرمانی خوای پەروەردگارە کە ڕۆژوان لە دەرگای ڕەیانەوە دەچنە بەهەشت. خوای جان داواکارین لێ دەپاڕینەوە بە ڕەحمی خۆتمان لەگەڵکەی ئینشاء الله، و لە دەرگای ڕەیانەوە یەکێک بین لەو کەسانەی کە بە بەهەشتە نەبڕاوەکەی خۆت شادمانەکەی. عزیزان و خۆشەویستان، لە شاری هەولێری خۆشەویستەوە، لە شاری قەڵاو منارەوە، لە شاری مزگەوت دۆستان و قورئان خوێن دۆستان و لە شاری سەدا زێڕینەکانەوە جارێکی تر هاتینەوە خزمەتان بە ئومێدیەوەی لە سات و کاتەکانی داهاتووە جوانترین خزمەت بە قورئانی پیرۆز بکەین و بە ئێوەی عزیز و خۆشەویست. میوانێکی عزیزمان لەگەڵە، پێکەوە چینە خزمەتی و مامۆستای قورئان خوێن مامۆستا سەرهێد بە ئێوەی عزیز و خۆشەویست ئەناسێنین. مامۆستا زۆر بەخێر بێن. سلامت بیا خوا. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سڵاوی خوای گەورە لە تۆی عزیز لەو برایانە لە هەموو بینەرانی ئەو شاشە جوانە دەستان خۆش لە بۆ بەرنامە جوانە. ئامین یا ڕەبی. سپاس دەکەم. ناوی تەواوی جەنابەت لە دایکبوویت شارێکی چ شوێنێکی ئەگەر خۆت بە بینەرانی بەڕێز بناسیێنی خراپ نییە؟ بەڵێ، من ناوم سەرهید موحسینە، لە ساڵی 1970 هەر لەم شاری هەولێرە لەدایک بوومە و هەروەها پلەی خوێندنیش دەرچووی کۆلێژی زمان بەشی زمانی عەرەبیمە. ئێستاش مامۆستامە، مامۆستای زمانی عەرەبی پەروەردەی ئیسلامی. ماشاء الله، تبارك الرحمن، موفق إن شاء الله. دائما وتراوە کورد باشتر بۆ لە عەرەب بۆ زمانی عەرەبی و بەتایبەت بۆ نەحو و سەرف. جەنابەت لە چ مستەوە و ئاستێکای لە زمانی عەرەبی؟ واللهی چوونم هەر لە بۆ ینی بەشی زمانی عەرەبی هەر بەهۆی قورئان و مزگەوت بوو کە لە تەمەنێکی بچووک دەستم بە قورئان خوێندن کرد و هەروەها هەندێک برین کرد، مەسەلەن کتابی نەحو و سەرف وانە
لە پاشەوەی کە قورئانمان تەواو کرد خوێندم یعنی هەر ئەوە هۆکار بوو کەوا هەر حەزم لەو بەشە بیتن و هەروەها بەشەش تەواو بکەم موفق باش لەش ساغ بێ مامۆستا گیان قەدەری خوا لە گەشتێکی عومرە بووین لەگەڵ چەند خۆشەویستێک والله عالم 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا بوو 2 ساڵ پێش ئێستا یەکێک ڕۆژانەی کە ئێمە بەجلی کوردیەوە ئەو ڕۆژانەی کە مەراسیمی عومرە تەواوی تر بەجلی کوردیەوە چوین بۆ نوێژ و تەواف و هەندێک شت لەو بابەتە لیان پرسیم وتیان ئێوە چی قەومێکن وتمان ئێمە کوردین کورد چۆنە و لەکوێ و الحاصل کۆمەڵک پرسیاری تر بە عەرەبیەکی باش قسەمان لەگەڵەکردن کابرایەک بوو سعودی بوو بڵێن وتی ئێوە چۆنە ئەوە عەرەبیە زانن بۆ ئەوە عەرەبیە زانن ئیتر ئێمە ژووتمان بەڕاستی پێم وتم ئێمە لە خۆشەویستیمان نییە بۆ عەرەب فێری عەرەبی بووین بەڵکو خۆشەویستیمان بۆ دینەکە و بۆ قورئانی پیرۆز وای کردووە کە عەرەبی زان بینوە بتوانین بە عەرەبی قسە بکەین واتە یەکێک لە ئەو حکمەتانی خوای پەروەردگار لەم قورئانەیە کە فەرموویەتی ئەنزەلناه قورئانا عەرەبیًّا لعلکم تعقیلون ئەوەیە کە تۆ بتانی وەکو خۆی وەریگری و بتانی سوود لە قورئانەکە ببینی و بتانی ئەو ئاەتانی کە لە قورئانە هاتووە بە عەرەبی لە ژیانی مرۆڤەکانە بەرجەستە بێت دووبارە بەخێر بێن زۆر خۆشحاڵ خۆشحاڵ لەشە ساغ بێ عەرەبی کەی هەستت کرد کە جەنابەت الحەمدولیلا بەهرەیەک و دەنجێکی گڕ و توانایەکی باشە تێ لە قورئان خوێندن واللهی سەرەتای قورئان خوێندنم طبعا ڕەنگە بۆ دەوروبەری ساڵی 1996 97 ئەو دەوروبەرەی بوو کاتێکەوە قوتابخانەکان داخران لە پشووی هاوینەوانە یەک لەوانەکەوا مەسەلەن زۆر تەشجیع کردم دایکم بوو کەوا ئەمی ناردە مزگەوت ئیتر هەر لە ڕۆژی یەکەم و دووەم بوو مامۆستای مزگەوت کە ئێستا لە ژیان نمایە مامۆستا مەلا ئەبوبەکر دارخومایی خوای گەورە لێی خۆش بیتن هەر ئەو یەکسەر پێشنیاری ئەوی لۆ کردم کەوا دەست بە قورئان بکەم یعنی یەکسەر لە لای ئەو دەستم بە قورئان خوێندن کرد ئیتر وەکو قورئان خوێندنیش ئەو وەختە لە شەوانی جومعە بێن ئێوارەکەی پێش مەغریب یان پێش عیشا قورئان دەخوێنرا لە مزگەوتەکان دەستم پێکرد لێندەر یعنی قورئان و خوێن زۆر کەس شەهاندەر بوو و بەردەوام الحەمدولillah یعنی هەتاوەکو ئێستا لە زۆر مزگەوت ئەوها خزمەتم کردیە الحەمدولillah لەشە ساغ بێ هیوای سەلامەتیت بۆ خوازیم من پێش ئەوەی بێمە بەرنامە کۆمەڵک زانیاریان لەسەر جەنابەت دا بە من وایە لە بواری تەقلیدی قورئان خوێنەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە جەنابەت شارەزاییەکی باشت هەیە وەکو شەخصی خۆت ئەگەر لە سەیارەدا یان لە شوێنێکدا دانیشی یان لە مۆبایلەوە گوێ لە قورئان بگری گوێ لە چی قاریەکەگری والله خۆ قورئان خوێنەکان زۆر ماشەڵڵا بەش بەرەکەتی قورئانە یعنی دەنگەکانیش دەنجی زۆر زۆر هەیە مەثەلەن وەکو عێراقی یان ئەوانەی سعودیای ڕاستی وەکو برێن میسری ئەوانە بڕە کەم یعنی متابعەم هەیە لەوەیان بەڵام بە زۆری عێراقی و سعودیەکان زۆر حەزم لێیە مەثەلەن لەوانە شێخ عەلی جابر ڕەحمەتی خوای لێ بیتن زۆر حەزم لە دەنجیویە مەثەلەن جێڕا دەگرم و هەروە ئێستاش دکتۆر بەندەر عەبدولعەزیز کە ئەویش یەکە لە پێشنوێژەکانی مەکە دەنگێکی زۆر ئارام و خۆشی هەیە یعنی ئێستا بە زۆری حەز دەکەم جێم لە دەنجیوی بیتن بەڵێ هیوای لەش ساغی و سەلامەتیت بۆ خوازم لە پێشنوێژیدا جەنابەت پێشنوێژیەکەی بەڵێ لە چ مزگەوتێک ئێستا حالیان هەر لەو مزگەوتە لە مزگەوتی ئیمان مزگەوتی ئیمان بەڵێ لەشە ساغی عەرەبی تەراویحیان پێیەکەی بەڵێ تۆن و ڕیتمی خۆت هەیە بۆ پێشنوێژی یاخود هەر تەقلیدە واللهی بەخۆی هەموو کەس کە سەرەتای دەست بە قورئان خوێندن دەکات تەقلید دەکاتن ضروریشە مەسەن هەر کەسە و پاشماوە شێوازش تایبەتی بەخۆی هەبیتن بەڵام وەکو تەقلیدیش یعنی زۆر جار هەیە ئەوانەی کە لێرە نوێژ دەکەن هەر پێش ئەوی بێ مزگەوت مەسەلەن داوا لێ دەکات بە فلان شێوازی بخینە بە فلان شێوازی بخینە ئیتر بە زۆری کە من هەو لێرە کە ئەو 8 ڕکعاتەی تەراویحەکەی دەکەم
زۆرا و زۆرە ینی هەر دوور کەعاتی بە شێوازش دەخینم لە بینی تەقلید و هەروەها شێوازش خۆشتم ینی. مامۆستا ئێستا چیمان پێشەشەکەی بۆ نمونە شێوازی خۆت یاخود تەقلید؟ وەڵڵا ئەگەر تەقلید بکەم پێمان خۆشە بە هەر شێوازێک بێ لە خزمەتی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يسألك الناس عن الساعة قل إنما علمها عند الله وما يدريك لعل الساعة تكون قريبا إن الله لعن الكافرين وأعد لهم سعيرا خالدين فيها أبدا لا يجدون وليا ولا نصيرا يوم تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسولا وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلوا السبيلا ربنا آتهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا يا أيها الذين آمنوا لا تكونوا كالذين آذوا موسى فبرأه الله مما قالوا وكان عند الله وجيها. ما شاء الله ما شاء الله. وصوت الشيخ ماهر مأكلين أبو تقريبا نزيك يعني نعم نزيك زوزرش نزيكو هيك يقل حكمة كاني باش تقليد كردني قري دنقتها ما شاء الله وتا دنقت قراري شي زور باشي تيا هي الحمد لله فضل خواهي قولي موفق بيا ربي لش الصعبة ما مصا جيجا شيخ ماهر باسي شيخ علي جابرت كرد وباسي شيخ بندرت كرد تقليدي شيخ بندر تواني بكيتوا والله علي جابرك يدخين علي جابرك فرم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي له ما في السماوات وما في الأرض وله الحمد في الآخرة وهو الحكيم الخبير يعلم ما يلج في الأرض وما يخرج منها وما ينزل من السماء وما يعرج فيها وهو الرحيم الغفور. وقال الذين كفروا لا تأتينا الساعة قل بلى وربي لتأتينكم عالم الغيب لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين ليجزي الذين آمنوا وعملوا الصالحات أولئك لهم مغفرة ورزق كريم. ما شاء الله تبارك الرحمن. يا ربي خواب هذاش بداته السلامة كمان هرزور دقيق بو الحمد لله ما شاء الله. ما وصل سريد بواري مقامات بحرك وعلمك زوربي هر زوري مثلا قارئ كان شارزايان تياهي بتايبد مسائل مقاماتي رئيسي ومقامات عني كهمانة جنابت خلياتها بو فير بي حظر لي بو شارزاي لي هي شويتة أو بواره وياخدنا والله تشتي ضرورة من بس وكو خويندن يعني لكن يكشي خويندن مقامات اشتوا راستيتا استا او درفتا لبو من رقنكت يا راستي وكو حزم ليها والله ماكو متابعة يعني بتايبتي استا
تبيني كوا مقاطع فيديو هي يعني وكبرين تعليمية مثلا لبو مقامة كان متابعة شوامها يعني معلومات شيء السرتاي لسه مقامات ڕاستە واتە مەقامە ئەساسیەکان ئەوەی کە هەیە حتمما بای ئەوە شارەزایی تقريبا بڵێ دەستپێکی بەرنامەکە بە شێوازێک خوێندت ئەو شێوازە بە تێڕوانینی من هەستم کرد مەقامی فارسیە تا ئێستاش ئێمە دەگمەن قاری هەبوو مەثەلەن بۆ مەقامە لە بەرنامەکەمان بخوێنێ ڕەنگە بەشێکیەوە بێ خۆم پرسیاری ئەوم لێ نەکردوون بەڵام ئەوەی کە جێی سەرنج بوو لەلام بۆ ئەو مەقامە بۆ جەنابەت مەثەلەن حەزت کرد بلەو شێوازە بخوێنی ڕاست وڵی مەسەن ئەو مەقامە بە تایبەتی زۆر جار بانگ و قورئانیشان هەیە فارسەکان بۆ شێوازەی بەڵام هەز دەکەیکەوە زۆرێک لە شێواندن هەیە لە مەسەن لە کەلیمات و شتانە بەڵام ئەو شێوازە ینی وەکو برێن حەزم لێ هەیە شتێکی حەزین و خۆشە بەڵام نەک بگاتە حەدی ئەوان کەەوە بشێوێنترێت قورئان و بانگ باسی بانگت کرد بانگت فەرمووە حتمما بەڵێ بەردەوامە تا ئێستاش الحەمدولله بەچی شێوازێک بانگە فەرمی واللهی ئێستا بە حکمیەوەی کە لە مزگەوتێک کەوا زۆربەی نوێژەکان بانگەدەم ئیتر ئەویش هەر بانگ و یعنی ئەبرێن هەر نوێژ و زۆرێکە ینی زۆر ڕاستی بۆ نمونە ئەوەی کە خۆت حەزت پێی هەیە چ جۆرە بانگێکە بەخوای زۆرتر مەثەلەن بەیانیان زۆرتر لەگەر سەبا و ئەو شتانە ینی جەوەکی خۆش مەثەلەن ضرورە لە بۆ ئەو وەختانە بەڵێ یان ئێستا تقریبا 3-4 ساڵ دەبیتن شەوانی جومعە بە مەقامی ینی بەو شێوازێکەوە لە قورئان لە ڕۆژی جێژان دەخوێندرێ بۆ شێوەی بانگەدەم بەڵێ يعني هەتا لە بۆ خۆشی مەثەلەن 3 ساڵ پێش ئێستا کە ڕەمەزان بوو تقریبا لە 20ەکانی ڕەمەزان بوو عیشا بوو یان مەغریب وڵی زۆر تاکید نیمە ئێستا بۆ شێوازە بانگمدا ئیتر پێشنوێژەکە مامۆستا عەدنانە کە هاتە ژۆرێ گوتی هێشتان جێژنە نەهاتیێت کردە گوت مامۆستا هەر پشت بەستم بە جومعەش يعني جێژنەی مسلمانانە يعني هەبە لەبەرە هۆکارێ بەکەوە بانگمدا ئێستا زۆربەی جار يعني شتەوەکانی هەینی بۆ شێوازێ بانگەدەم يعني موفق بین انشاءالله بڕگەیەکمان لەو جۆرە بانگە پێشکەشەکەی بەڵێ فەرموو الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله ما شاء الله ما شاء الله أحسنت طيب الله وأنفاسك سلامت يا رب سیمایەکی گەش ما شاء الله سەوتێکی خۆش یا ڕەبی بەش ساغ و سەلامەت بی خۆلێ ڕازی بیاخۆ مامۆستا دەنگخۆشی بەهرەیەکە خوای بەخشێ بە ئینسانەکان لە خودی کە سوکاری خۆت دەور و پشتت کەسی کە دەنجی خۆشە یان هەر جەنابتی والله وەکو خێزانی خۆم یانی مەسەلەن عایلەیمە هەر ئەمن مەسەلەن قورئان دەخوێنم و مەسەلەن لە ینی بانگەوانە بەس وەکو دەنگ ڕاستی برایشم هەیە ینی جار بەجار ها قورئان دەخوێن دەنجی باشەویش فوی پێدا دەکا باش عیبی نییە موفق بن ئینشاءالله لێرەوە سەلام و ڕێزمان بۆ خانەوادە و کە سوکاری بەڕێز سپاس لە جێتوە هەمیشە لەش ساغ بن ئینشاءالله قوڕامان هەیە لە هەرێمی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لەم شارانە لە هەڵەبجە تا چەند ئاشنایەتیت هەیە لەگەڵ ئەو قاری ئەبە ڕێزانە یاخود بە شێوازێکی تر پرسیاری چکە بکەم بۆچی مامۆستا سەرهی تا ئێستا هیچ کورتە ڤیدیۆیەکی بە شێوازێکی چڕ و پڕ بڵاو نەبووتەوە چەناڵی خۆت لە یوتیوب بۆ نمونە فەیسبوک ئەمانەت هەیە وڵی فەیسبوک هەیتم ینی سەفحەکمان هەیە جار بەجارش قورئانیدا بڵاو دەکەینەوە و هەروەها لە یوتیوبیش کەناڵەکمان هەیە چکە خدمەتشم ئەم تۆمار کردی الحەمدولله
لە ساڵی 2017 و دێنە سەر ئەوەش 2010 ئیتراوانش ینی بە جوز دامان نایە لە یوتیوبەکەی زۆکو پەیوەندیش لەگەر قورئان خوێنەکان ڕاستی پەیوەندە چیوا منیە ڕاستی لەگەریان بەڵێ وەکو متابعی زۆر بەیان دەکەم ینی زیاتر حەز ئەەکەی گوێ لە سەوتی چ قاری ئێک بگری لە کوردستان لە کوردستان بەڵێ وەڵاهی زۆرن ئێستا ناویان بینم ڕاستی ئەویان عادزەکە و ئەویان عادزە ڕاستە وەڵا ماشەڵڵا ینی کوردستان پڕبەرەکەتە ینی لە دەنگ خۆشیوانە الحەمدوللا ینی ئەوەش جێگەی شانازیەوە هەر جێگەی دڵخۆشیشە کەوا گەنجانت یەکجار زۆر ڕویان لەو مەثەن لەو بوارەی کردیا چکە دەنجیش مەثەلەن کە بەهرەکە خوای گەورە داتی لەوانەیە خەڵکانە کە بیتن بە لایەنێکی خراپ بەکاری بینی الحەمدوللا کەوا خەڵکەکی زۆر کەوا گەنجێکی زۆر لە قورئان و بۆ مەثەلەن بۆ شێوازە جوان و خۆشانە کەوا ئێستا تقریبا سنووری کوردستانیشی مەثەلەن تێپەڕاندیە الحەمدوللا ینی متابعی زۆر هەیە موفق بن ئینشاءالله مامۆستا گیان حەزەکەین قورئانمان بۆ بخوێنی بە شێوازی ئەو ختمەی کە تۆمارت کردووە ئەگەر ئامادەی تیابێ ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين وأن اعبدوني هذا صراط مستقيم ولقد أضل منكم جبلا كثيرا أفلم تكونوا تعقلون هذه جهنم التي كنتم توعدون اصلوها اليوم بما كنتم تكفرون اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون ولو نشاء لطمسنا على أعينهم فاستبقوا الصراط فأنى يبصرون ولو نشاء لمسخناهم على مكانتهم فما استطاعوا مضيا ولا يرجعون ومن نعمره ننكسه في الخلق أفلا يعقلون وما علمناه الشعر وما ينبغي له إن هو إلا ذكر وقرآن مبين لينذر من كان حيا ويحق القول على الكافرين ما شاء الله بارك الله فيك يا رب ئەم شێوازەی خۆتە ولا پێشنێژیش بەم شێوازە کە تایبەتە بە خۆتەوە ئەما خوێنی بەڵێ زۆر جار یانی بڵێ لە پێشنێژیدا ختم ئەکەن یاخود کورتترە لە ختم وڵی لەبەرەوەی کەوا يعني خەڵکە زۆر تحملی نیە ئاین دانیشتی قورئانی زۆر خوێنی لە ڕەنگە پێش ڕانەگەی بە حکمیەوەش ئەم تەنها ڕەمەزانە لێرە یانی لە تەڕایحەکان پێشنێژ دەکەم ناوڵای ختم نیە ینی هەر ئەوها ڕۆژە شوێنەکە بەس ینی هەر شەوە و لە جزئەچی دەخینم یانی بەشێک بە تایبەت ئەم وەزعی نەخۆشی و بەڵێ ینی ئەوانە هەمووی هۆکارەوە بەڵێ کورد بکرێتەوە تەڕایحەکە لەش ساغ یا ڕەبی مامۆستا لە قاریە عێراقیەکان کۆمەڵە سەوتی خۆشمان هەیە بە نمونەی شێخ وەلید ئیبراهیم العەظەمی خوا لێی خۆش بێ و شێخ حافظ خەلیل ئیسماعیل و کۆمەڵە قاری ئیتر بەڵام ئەم دوو قاری ئەبەڕێزە زیاتر دەنگدانەوەیکی باشیان هەبوو لە گۆڕەپانی قورئان و قورئان خوێنانە
زیاتر سەرسامی بە سەوتێکی قارئێکی عێراقی؟ والله هەر ئەو دوای کە باس کرد یعنی ئەم هەبە زۆر یعنی زۆر حەزم لە خوێندنی عێراقی یعنی جێ لێ ڕابگرم ڕاستی ئەو دووەش یعنی ڕاستی ڕەمزن یعنی لە عێراق الحەمدلله ئیتکەش زۆرە یعنی هەر قارئ زۆرە مەثەلەن کەوا جێ لێ ڕابگرین عێراقیەکان وەڵا ڕاستە موفق بن ئینشاءالله. دەرس و دەور و مسابقات و مەحافل و ئەمانە جەنابەت بەشداری تیادا کردووە واتە تەلەبەت هەیە لە دەورە تا بەشداریت کردووە بەشداریت بە خەڵک کردووە لە دەورەی خۆتا بۆ نمونە؟ والله وەکو قوتابی یعنی ئێستا حالیان کەمترە هەرچەندە سەردەمێک پێشستا یعنی بە ڕێگای بەهۆی ئەو کەرەنتێن و ئەو شتانە بەهۆی مۆبایل وانە بوو یعنی دایان خوێند وەکو مسابقە و شتیواش بە خۆم بەشداریم کردبیتن یعنی قەدیم یعنی یەک دوو مسابقەی وا بەشداریم کردێ بەس لەوانەیە بگەڕێتەوە بۆ پێش ساڵی 2010 یعنی هەروانێک کە ڕەمەزانان هەیە لە تەلەڤیزۆنی. بەڵێ بەشتان ساغبێ یا ڕەبی موفق بن ئینشاءالله. ئێمە بۆی دائیمەن بەرنامەکانمان ختامه میسک بێ وەکو سەرەتای چۆن بە قورئانە کۆتاییەکەیشی هەروە بێ پێمان خۆشە بە شێوازی عێراقی گوێمان لە هەندێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز بێ حکمی مانگی ڕەمەزان مانگی قورئانە دواتر گەڕینەوە لای بینەرانی بەڕێزمان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقال إني ذاهب إلى ربي سيهدين رب هب لي من الصالحين فبشرناه بغلام حليم فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين فلما أسلما وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين إن هذا لهو البلاء المبين وفديناه بذبح عظيم وتركنا عليه في الآخرين سلام على إبراهيم كذلك نجزي المحسنين إنه من عبادنا المؤمنين وبشرناه بإسحاق نبيا من الصالحين وباركنا عليه وعلى إسحاق ومن ذريتهما محسن وظالم لنفسه مبين. جزاك الله خير الجزاء. جزاك الله أحسنتم. پەیامی کۆتاییت بۆ بەرنامەکەمان. وەڵا دەست خۆشتان دەکەم داواکارم لە خوای گەورە کەوا قبول کاتن قورئان بتە تکاکار لە ڕۆژی قیامەت و هەروەها بەردەوام بن
دەستان خۆش بیتن یا رب. خوا لێ ڕازی بێ. من سوپاسی جەناب دەکەم کە بەشدار بووی لەگەڵمان. خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە ئینشاءالله. بە هیوای لەشساغی و بەردەوام بوون لە ئەم ڕێزکە و ڕێبازە جوانە. خوای گەورە ثەبات و ئیستیقامە بە جەنابیشت ببەخشی ئینشاءالله. ئینشاءالله من ئەجمعین زۆر سوپاس زۆر خۆشحاڵ بووم. زۆر بەڕێزی. هەڵبەتە من لەناو ئەم مزگەوتەیە شتێک سەرنجی ڕاکێشاوم. مام حاجیەکی زۆر جوانی تایە حەزەکەم بچمە خزمەتی چکە لەوەتەی هاتووینەتە مزگەوتەوە قورئانەکەی بەدەستەوەیە زۆر بە جوانی ئەڕوانێتە قورئانەکە و تەمەنێکیشی هەیە. ئەگەر ئیزن بفەرمووی من ئەچمە خزمەتی لێرەوە کۆتایی بە بەرنامەی سەدای زێڕی نەهێنم و نەبێتە بێ ئەدەبی کە من جەنابەت بەجێ هەڵم بەڵام حەزم لێ بچمە خزمەتی ئەو مام حاجیە دووبارە خۆشحاڵ بووم بە بەشداری جەنابەت مامۆستای عەزیزمان. خۆشەویستانم بەرنامەی سەدای زێڕینمان لەگەڵ مامۆستا سەرهید هاتە پایان و کۆتایی هات. زۆر بە خۆشحاڵیەوە خوای گەورە پاداشتی خێری مامۆستا سەرهید بداتەوە ئینشاءالله. ناوەکە تەواوەڵێم مامۆستا سەرهید موفق بن ئینشاءالله. سەرنجتان ڕاکێشم بۆ شوێنێک لە ناو ئەم مزگەوتە مام حاجیەکی تایە بەڕاستی لە ئەوەڵی بەرنامەکەەوە وای لێ کردوم حەزکەم بچمە خزمەتی بزانم چی وای لێ کردووە. زیاتر لە 2 سەعاتە دانیشتووە سەری خستۆتە سەرم قورئانە و قورئانە خوێنێ. اینجا پێکەوە با بچینە خزمەتی ئەو مام حاجیە بزانین چی وای لێ کردووە ئاشکی ئەو قورئان. سوێنی باشی دانیشە باشی سلامەتی ئەحواڵت چۆنە؟ یا ڕەبی موفق بی. ئەو قورئانە بەدەستەوە وایە؟ كلامي خويا وكان خويا جل وعلا. چی وای لێ کردووی دانیشی بەدەر ئەو قورئانەوە ئاوا عاشق و شەیدایی دانیشی قورئان خوێنی؟ الإسلام سبحان الله أوان شيرنا أوان حزيزة. إن الدين عند الله الإسلام. الله دين أو ديني خويا تعالى تفرمي ديني إسلام وبراستي دين سبحان الله لنا وحمو دينك سركوتوا شيرنا سبحان الله أو بيغمرش معك پیغمبر صلی الله علیه وسلم خواهی تعالی با ایمان ناز دیان نور و نورناکا هموی پیشوایا هموی نصحت و آموزگاریا پر یتی پر لبرکتا پر لنورا. باشە ئێستا تۆ ختمەکەی ان شاء الله ختمی قورئانەکەی ان شاء الله لە چی سوورەتێک بووی ئێستا چی سوورەتێکت دەخوێندەوە؟ والله سورة أنفال لە سوورەتی ئەنفال. باشە لە تەمەنی چەند ساڵیەوە جەنابەت خولیای قورئان بوویت و حەزت بە قورئان؟ تقریبا لەما وەختی خوار لە گوندەکان سەرقاڵی ئیش و کار و شتیوا بووین. بەڵێ کاس بەدیشتیوا تقریبا بە گەورەی بڕێکی مشتاق بووم یعنی خۆی حەزم لە قورئان. ئێستا تەمەنت چەندە یا ڕەبی خوایە تەمەنت درێژ بێ؟ خوای تعالی تەمەنی جەنابشتان درێژکار مسلمان خوای تعالی زاداتەوە ڕێبڵا تەمەنمان لەوانی 70 ساڵ. یا ڕەبی لە 60 ساڵ بێ. دەتوانم ناوی جەنابەت بزانم؟ محی الدین مامۆستا سید محی الدین. حەزت کردووە؟ حەبرم کردووە. ئەمرت کردووە؟ ئینشەڵڵا بە حەز بۆت حیسابە یا ڕەبی. زۆر خۆشحاڵ بووم. من ینی بەڕاستی ئینشەڵڵا دوعای عاقبەت خێری بۆ خۆشم و بۆ جەنابیش دەخوازم. خوای گەورە ئینشەڵڵا بە بەهەشتی پان و بەرینت شاد بکە. تاعەت و عیبادەتیشت لێ قبوڵ بکە. یا ڕەبی لە 60 ساڵ بێ. زۆر مەمنونین. والله تو خۆشحاڵ بووین نەمای بەڕاستی خوا خێرت بنووسە یا ڕەبی. کەناڵانە بەڕاستی جێی ینی دەستخۆشینە جێی ئەوە جێی ئەمەلەن جاروبار والله ئینسان دڵی پێ خۆش دەبی کە سەردان بکەن لە مزگەوتەکان لە ینی سەردانی موسڵمانان. الحەمدولله خوای بەزاد الحەمدولله ان شاء الله وش ان شاء الله عبادته ان شاء الله خوای تعالی عبادت دەنویس ان شاء الله گەورەی و سەروەریە بۆ ئیسلام بۆ مسلمان. حاجی محی الدین گیان یا ڕەبی لە 60 ساڵ. عزیزی زۆر مەمنون. سپاس دەکەم. حەزت مەکێشە دانیش لە خزمەتین. مەمنونین. موفق دەست و چاوت ماچێت. خۆش بی یا ڕەبی. عزیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی سەدای زێڕین تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم. سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵاه.